پێچەوانەی لێدوانی بەرپرسانی هەرێمی کوردستان لەبارەی کەمبوونەوەی بەرهەمی کێڵگە نەوتیەکان بەهۆی هێرشە درۆنیەکانی ئەم دواییە 3 ڕۆژە بە قاچاغبردنی نەوت بۆ ئێران زیادی کردووە. ڕۆژانە سەدان تەنکەر نەوت لە دەواازەکانی هەرێمی کوردستانەوە بە قاچاغ ڕەوانەی ئێران دەکرێن. ئەوەش سەرباری دوایین لێکتێگەشتنی نێوان هەولێر و بەغداد لەبارەی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان و ڕادەستکردنی نەوتەکە بە سۆمۆ. سەدان تانکەری نەوتی قاچاغ بەرەو سنوورەکان دەڕۆن. تیمی زووم بە دوواداچوونی مەیدانی کردووە بۆ پرسی بە قاچاغبردنی نەوتی هەرێمی کوردستان. سەرباری لێکتێگەیشتنەکەی هەولێر و بەغداد بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت. ئێرە ئەمڕۆی مەرزی پەروێزخانە لە سنووری ئیدارەی گەرمیان تا چاوبڕ بکات تانکەری نەوتی قاچاغ ڕیزیان بەستووە بەرەو ئێران دەڕۆن. لە گۆڕەپانەکانی دەواازەکەش دەیان تانکەر وەستاون تا نۆرەیان بێت و مەرزەکە تێپەڕێنن. نازم ڕۆژی چەنەچێتم بەس نەفتی کۆمپانیایە شەریکەیە بەخوا ئەمە بەس دەزانین بیبین زیاتری چیتر نازانین. گیان وەڵای ئەمە پاڵێراو نییە، ئەمە نەوتی لە سلێمانی و باریەکەی نوێ یێرین، ئەمە نەوتی ڕەشە. ئەرە وەڵامە نەوتی ڕەشە بۆ قەسر دەڕوات. بە گوێرەی بە دوواداچوونەکانی زووم کە قسەی لەگەڵ شۆفێری تانکەرەکان و شایەت حاڵەکان کردووە، ماوەی 3 ڕۆژە ڕۆشتنی تانکەری نەوتی قاچاغ بۆ ئێران زیادی کردووە بە لێ شاو تانکەر دەڕوات. ئەو نەوتەی بە قاچاغ دەبرێ نەوتی کێڵگەکانی هەرێمی کوردستانە لە دووهۆکەوە تا گەرمیان. وەڵا سیارێکە 200 سیارێکە ئەرە وەڵا 200 تانکەرەوە 200 تانکە 250 وەڵا ڕۆژێ 250 زۆرەکەی بۆ ئێرانەوە. وەڵا هەر لە قەسر داگرین و لە مەسفایە زۆر مەسفای لێیە لەولا داگرین و تین و بەتاڵی. وەڵای ئەم کێڵگەیە لە بەخوا سەر بە ئین لایەنگیری با بڵێن شەخسین حکومی نییە. هاوشێوەی مەرزی پەروێزخان زووم چووەتە مەرزی باشماق لە پارێزگای سلێمانی. لێرەش قاچاغی نەوت بەردەوامە. لە ڕێگەی سلێمانی بۆ پێنجوێن سەدان تانکەر دوای یەککەوتون. کاتێکیش لە مەرزەکە نزیک دەبیتەوە دەیان تانکەر لە قەراغی شەقامە سەرەکیەکە وەستاون. بەگەیشتن بە دەواازەی باشماق دەیان تانکەری دیکە لە گۆڕەپانەکەدا چاوەڕێن سەرێ ڕۆشتنیان بێت بۆ ئێران. بەردەوامی بە قاچاغبردنی نەوتی هەرێمی کوردستان لە کاتێکدایە. بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و ئەپی کوردەڵێن بەوەی هێرشە درۆنیەکانەوە 200,000 بەرمیل نەوت لە بەرهەمی ڕۆژانە کەم بۆتەوە. بەو هۆیەوە لێک تێگەیشتنەکەی نێوان هەولێر و بەغداد کێشەی بۆ دروست بووە کە دەبوو هەرێمی کوردستان 230,000 بەرمیل نەوت ڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکات. لە دوای ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە 25 ئازاری 2023ەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەستیان بە قاچاغبردنی نەوت کرد لە ڕێگەی تانکەرەوە بۆ ئێران بەبێ ئەوەی داهاتەکەی بگەڕێتەوە وەزارەتی دارایی، بەڵکو وەکو میدیا جیهانیەکان باسییان کردووە چۆتە گیرفانی بەرپرسانی باڵای پارتی و یەکێتیەوە.